لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزنا خوشحال لواني 534 لواني كاين تفسير القرآن بيروز بيم وخزمتان فبست رزامن رب العالمين وهي وادان مئوي أزي ستودي لور بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا أيها الذين آمنوا إنما الخمر والميسر والأنصاب والأزلام رجس من عمل الشيطان فاجتنبوه لعلكم تفلحون. بلا خوش وستان وكلواني رابج لخزمة دوات بيروزة دابون رب العالمين دفن ويكم ربروا داران بزارن كوا عرق قمار وهروها بتو صنمكان وهروها أزلام أو سهمان كوا وكو تيرو بشت بيدكن هموي بيسنو لكردوي شيطانا رجس من عمل الشيطان فاجتنبوه ليدور كونه لعلكم تفلحون ليدور كونه تاوكو فلاح بابنا سرفرازي الدنيا وقيامت ببن ديارة كاتك وادفن فاجتنبوا ليدور كونه أي كونوا على جانب وهذه الأشياء على جانب كواتهان دي ليدور كونه أنقول لا يقبن أو لا يشديك بكواتنا بإنسان مسلمان نكهر أوشتان أنزام دا بركو هندل يدور كوتوا أو الذي هتش بي أو تارشتش الذي هتش كبن هندل يدور كوتوا ترسيله هندق لا خلشي دا ولا آياتك وحديثك صريحني لسلوك وعرق حرام سبحان الله فاجتنبوه وعلى آيات تواسد فهل أنتم منتهون أي انتهوا وازناينا يعني عجيبة وزكا سيقولت والله لبروي نيفر وحرام دفرمي رجسة دفرمي فاجتنبوه دفرمي هل أنتم منتهون أو ذا سبحان الله كسانك لواني البدواي سبحان الله أو ذا قرن هنزد ذا قرن لبو حلال كرم والعياذ بالله بالله هذا الباري أو آتا دفرمي لا تفسير السعد وأخبر عن مفاسدها الداعية إلى تركها واجتنابها كواتا أخواي قول سبحانه وتعالى كاتك وباسي لو تارشتكر دفرمي باز له كاركانج دكاكوا لبرتي حراما لبرتي ليدور كونه فاجتنبوا فهل أنتم منتهون دفرمي لو أنا أو هو كارانتنا يكميان دفرمي رجسة بيسة خمر ميسر أنصاب أزلام وكوتمان بيسيت يشي معنوي لو يدر خبث نجس معنا كواتا خباثته بيسات يكان معنوية اشتيتشي بيسا بمعناه وإن لم تكن نجسة حسا أجرتي بدس ليدان وبحسيش أو تارشتا بيزن برام وكو معناه ومعنوي اشتيتشي بيسا والأمور الخبيثة مما ينبغي اجتنابها وعدم التدنس بأوضارها يتركشتيك بيز بي أصل لإنسان أو يخوي لشتي بيز بباريزي بهيش شيويك ببيسياتيا كي أوشتا بيسا خوي بيزنكا ومنها إن رجس من عمل الشيطان لكردوي شيطانا كواتا أو تارشتا خمر ميسر أنصاب أزلام دفن بيسنو لكردوي شيطانا من عمل الشيطان أزوكو لتفسير سعد الذي وأعدى أعداء الإنسان دجمن إنسان بشاهد رب العالمين شيطان إتر أو تارشتا لكردوي كان شيطانا ومن المعلوم أن العدو يحذر منه وتحذر مصائد وأعماله إذن ما دام دجمن مانا أصل واكما حزر ما نهب برامبر بدجمن ما حزر ما نهب آقادار من لا بيلان كان وسائل كان ودجمناش بتايبتي الأعمال التي يعملها ليوقع فيها عدوه بتايبتي أو كارو كردواني كدجمن كمان دي كتاوكو بفيرق إيما
تێی بکەوین فإنها فيها هلاك لەبەرەوەی بەڕاستی ئەو کردوانێکەوە دوژمنەکان مادەم لە کردەوەی دوژمنەکانمان و لە بۆسەی ئەوانە بۆ ئێمە دانرایە لە بۆ ئەوە داناتۆ بۆ ئێمە کەوا تووشی هیلاکەت بین لێ فالحەزم كل الحەزم ئیتر پێویستە بە هەموو شێوەیەک خۆمان قایم بکەن لەوەی کەوا لە کردەوەی شەیطان دوورکەوینەوە خۆمان پارێزین بەڵێ و هەروەها کاتێک کە دەفەرمی ریجسە پێویستە ئینسانی عاقل و مسلمان لە شتی پیس خۆی بپارێزی و کاتێک کە دەفەرمی لە عەمەلی شەیطانە ئیتر ئەو شەیطانەی دوژمنی خۆمان و بابمان ئادەم بووە عليه الصلاة والسلام پێویستە مادام لە کردەوەی دوژمنمانە خۆمان لە دوژمنمان و لە کردەوەکانی دوژمنیشمان بپارێزین و هەروەها لێ دەفەرمێ خۆتان لێ بپارێزن فاجتنبوه لێی دوورکەون و لعلكم تفلحون ئەگەر مەبەستان فەلاح بی ئەگەر مەبەستان سەرفرازی و پێویستە لەو چارشتە دوورکەونەوە چۆکو دەڵێ لا يمكن الفلاح للعبد إلا باجتنابها ناکرێ بەندە فەلاح و سەرفراز و سەرکەوتوبی ئیلا بە دوورکەوتنەوە نەبی لەو چارشتەی فإن الفلاح فلاح چیە الفوز بالمطلوب المحبوب والنجاة من المرهوب کەواتە فەلاح ئەوەیەکەوە بەڕاستی فەوز و سەرکەوتن بەدەستهێنان بەو شتێکەوە مەطلوبە ئەوەی داواکاریتوە بەدەست بینی ئەوە فەلاحە ئەو شتێکەوە لێی دەترسێ و زەرەری هەیە لێت نەجات بی ئەویشان هەر فەلاحە وهذه الأمور مانعة من الفلاح ومعوقة له أو تارشتش خمر وميسير وأنصاب وأزلام مانع له فلاح ولا سركوتن ولا سرفرازي وهروا كوسبك لنوان بندو لنوان جيشتن با سرفرازي زوكذا إن الفلاح لا يتم إلا بترك ما حرم الله أو قاعدة زور زوانا فلاح سرفرازي لبو هيز بندك دابين نابي إلا بواز ليه هنا لو شتانك حرام لو خواي قبله هەر شتێک حرام بی خراپە لێ حرام کردن لێمان ئیتر سەرفرازی بەوەیەکەوە واز لە حرام بینی خصوصا هذه الفواحش المذكورة کەواتە خۆت لە هەموو حرام پارێزتاوەکو سەرفرازی دنیا و خیال بە تایبەتی ئەو چار شتێک کە لێرە باسی کردیە هەر دەربارەی عراق وەکو لە حەدیثێکدا ئیمامی مسلم ڕوات کرد ابن عمر خوای گەورە لە خۆی بابی ڕازی بی دەفەرمی پێغەمبەر صلی الله علیه و فەرمی كل مسكر خمر هەر شتێک سەرخۆشت بکە ئەوە خەمرە ئەوە عارەقە وكل خمر حرام هەموو خەمرێکیش حرامە کەواتە هەر چ ناوەچی لێ دەنێن هەر چ ناوەچی لێ دەنێن لە عارەق ئەوە مهم نییە مهم ناوەڕۆکەیە هەر شتێک کەوا ئینسانی سەرخۆش بکە ئەوە حرامە ئەو جەحەبێک و حەشیشەیەک و هەر شتێک بی یاخود عارەق و بیرە و هەر نەوعێک بە لە نەوعەکان مادام کەمەکەی سەرخۆشت بکە زۆرەکە با بڵێن مادام زۆرەکەی سەرخۆشت بکە کەمەکەشی حرامە هەر سەرخۆشکەرێک حرامە سەروانەی لێرە کەسێک بڵێ ئەدی باشە کاتێکەوە لە تعریفی عراق باسمان کردکەوە لە سترەوە هاتووەتە عەقڵ دادەپۆشی و ئینسان ناتوانین بیر بکاتەوە ئەدی کاتێکەوە ئینسان بەنج دەکرێت لە بۆ ئەوەی کەەوە عەمەلیات لێ ئەنجام بدرێ زانان قسەی جوان دەکەن دەڵێن ئەو شتێکەوە عەقڵ دادەپۆشی بە شێوەیەک دایدەپۆشی وەکو بڵێ ئەو ئینسانە نەشوەت و لەزەتێکی لێوە دەبینی لە عارەق بەڵام بە پێچوانەی ئەوەی لە بەنج ئەوەلەن ضرورەتەکە دووەم ئەو نەشوەتەی کەوا لە عارەقێ لەوی نیە بەڵکو ئینسان بە تەواوەتی ئاگای لێ نامینێ و وەکو ضرورەتێکی شەو زۆر فەرقەیە لەگەڵ مەسەلەی عارەق کەواتە هەر شتێک ئینسان سەرخۆش بکە ئەوە پێی گوترێ خەمریش حرامە و هەر خەمرێکیش هەر سەرخۆشکەرێک بە زۆریەکەی سەرخۆش بی کەمەکەشی هەر حرامە حاڵەتش کەس دێتە پێشەوە لەوانەی کەسێکەوە مدمنی خەمرە لێ ڕاهاتی هەندەی خواریت و تەسیری لێ ناکە دەڵێم تەسیرم ناکە و سەرخۆشم ناکە لەو حاڵەتێک کەواتە حرام نییە با ئەوە حاڵەتی فەردیە مادام بەعام خەڵکی سەرخۆش دەکا مدمنی سەرخۆشیش نەبی هەر لە بۆی حرامە کەس بەو شتەی دڵی خۆش نەبی بەڵ لە حەدیثێکی دیکە کەوا ئیمامی حاکم ریوایەتی کرد ابن عباس خوای گەورە لە خۆی لە بابی ڕازیبی دەفەرمی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی اجتنبوا الخمرة دوورکەونەوە لە خەمر فإنها مفتاح كل شر لەبەر ئەوەی خەمر عەرەق کلیلەی هەموو شەڕێکە کلیلەی هەموو شەڕ و خراپەیەکە لە حاشیەی سندی کە لە شەرحی ئیبن ماجەیە دەڵێتن لأنها تزيل العقل لەبەر ئەوەی بەڕاستی عەرەق عقلی ئینسان ناهێڵی فلا يبالي بشيء
ئیتر گرنگی بە هیچ نادەکە ئەنجامی بدە. فقد انفتح له باب الشر بعد أن كان مغلقا بقيد العقل. عادة إنسان عاقل بو قيدي كوا عقلكيتي دەرگای شەڕی لێداخرا بەڵام کاتێکەوە عەرەق دەخوا ئەو قەیدەی عەقل نامێنێ و دەرگای شەڕی لێ دەبیتەوە. لێیە دەڵێ بە خەمر گوترا ئوم الخەبائث دایکی هەموو خراپەکانە. لە حەدیثێکەوە ئیبن ماجە ڕوایەت کردێ لە موسنەدی حارث عەبدوڵڵای کوڕی عەمر خوای گەورە لە خۆی لە بابی ڕازی دەفەرمی پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم فەرمووی شارب الخەمر ئەو کەسێکەوە عەرەق دەخواتەوە لە ڕوایەتێکە مدمن الخەمر ئەو کەسێکەوە عەرەق دەخواتەوە ئیدمانی لەسەر کردێ کە عابد وەثن وەکو ئەوەیە کەوا بتێک دەپەرستی وشارب الخەمر ئەو کەسە عەرەق دەخوات کە عابد اللات والعزى وەکو ئەوەیە کەوا لات و عوزا دەپەرستی. لێ تەماشا دەکەی یعنی هەندێک لە عولەما لەسەر ئەساس ئەو حەدیثە و چەند حەدیثێش کە هاوشێوەی ئەوە کەوا صەحیحن دەفەرموون عەرەق خواردنەوە کوفریشە نەوەک هەر کەبیرە بی. بەڵام ڕەئیەکە بەو شێوەی نییە والله أعلم يعني ڕەئی جمهور وەکو لە حاشیەی سندی لە شەرحی ابن ماجە دەڵێ إن الله تعالى جمع شرب الخمر مع عابد الوثن في قوله تعالى. تفهم تماشا دەکەی لە ئاەتەکەش خوای گەورە کە باسی عەرەق کردیە باسی بت و سەنەمیشی کردیە إنما الخمر والميسر والأنصاب کەواتە ئەو بت و سەنەمانی کە دەپەرسرێن کەواتە مادەم لەگەڵەوانی باس کردێ وأيضا هما سواء في عدم قبول الصلاة لە ئاەتەکە لەگەڵ بت و سەنەم باس کردێ مەسەلەی عەرەق و هەروەها لە قبول نەبوونی نوێژش بە هەمان شێوە کەسی کافر هەرچەندە نوێژ بکە مادام کافر لێ قبول ناکرێت کەسی عارەخۆریش عینی حەدیث صحیح لەسەری هەیەکەوە چل ڕۆژان لێ قبول نابێ. ئەوجا لێرەش وەکو ملاحەزەیەک کەواتە مادام چل ڕۆژ لێ قبول نابی با نوێژێ نەکە مادام قبول نێ نا عولەما دەڵێن دەبی نوێژەکەی هەر بکە مادام مسلمان نوێژەکە دەبی هەر بکە بەڵام فەرزەکەی لەسەر لا دەکەوێت ئەجر و پاداشتی ناگاتێ فەرزەکەی لەسەر لا دەکەوی ئەجر و پاداشتی ناگاتێ والله أعلم. ئیتر دەفەرمی لەو شتانە وەکو یەکن نوێژی لە قبول نابی و هەروەها بەڵام کەس کافر طبعا هەر ئەسڵەن لەبەر ئەوەی کافرە وقدمنا إلى ما عملوا من عمل فجعلناه هباء منثورا هیچی لێ قبول نابی. بەڵام کەسی عەرەخۆر هەر کاتێ عەرەق دەخوات چل ڕۆژ نوێژی قبول نابێت چوی گوتمان دەبێ نوێژەکەی بکە فەرزەکە لەسەر لا دەکەوی بەڵام ئەجر پاداشتی ناگاتێ. لە نەیل الأوتار دەڵێ شەوکانی دەڵێ هذا وعيد شديد بەڕاستی ئەوە هەڕەشەیەکی زۆر گەورەیە ئەوە هەڕەشەیەکی زۆر گەورەیە هەم لە ئاەتەکە کە لەگەڵ بت و سەنەم خوای گەورە باسی کردیە لەگەڵ بت و سەنەم خوای گەورە باسی کردیە و هەروەها وەکو حەدیثەی پێغەمبەر کە دەفەرمی وەکو عابدی وەثەنە وەکو عابدی لات و عوزایە ئەو هەڕەشەیەکی زۆر گەورە لأن عابد الوثن أشد الكافرين كفرا. بت و سەنەم پەرست لە هەموو کافرێکی کافرترە لهم كافرش كافرته. فالتشبيه لفاعل هذه المعصية بفاعل عبادة للوثن دەڵێ تەشبیهەکەی کە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم کردیتی ئەو کەسێکەوە عەرەق دەخواتەوە وەکو ئەو کەسەیەکەوە بت و سەنەم دەپەرستی من أعظم المبالغة والزجر لمن كان له قلب أو القسم أو شيء كواتە لە بۆ مبالغە و زەجرە لە بۆ مبالغە و زەجرە لە بۆ ئەوەی کەوا مبالغە بکات ئەوەی کەوا گوناهێکی زۆر گەورەیە گوناهێکی زۆر گەورەیە تاوەکو بگەڕێتەوە ئینسان لەبەر وەکو گوتمان بە تایبەتی بە مەسئلەی عەرەق کاتێکەوە وەکوتمان مناقشەکەمان لەسەر عەرەقە کەسی عەرەخۆر کاتێکەوە عەرەق دەخواتەوە عەقلەکەی ستر دەبیتن بەو عەرەقێکی خوارد و سەرخۆش دەبیت. ئیتر لەوانەیە کوفریش بکە زۆر احتیادی کوفریش بکە گەورەترین مەعسیەتیش ئەنجام دەر بەروی ئاگا و ئیرادە و سەیطەرەی لەسەر خۆی نەمایە. بە هەر حاڵ وەکو گوتمان بەڕاستیان لە عولەما دەڵێن عەرەخۆر وەکو کافرێ و ناستە بەهەشتێ بەڵام رأي جمهور علماء لسر عقيدي أهل سلف والله أعلم كوا عرخور بابرين صاحبي كبيرة ما قر كسك بي حلال بي طبعا وكو هرشتيش كوا لديني خوا حرامة كسك بي حلال بي أنزامش ندا ما دام بلي حلال بي كافر ده بلام إتر عرخور وكو هر كبيرة شدي كعرخواردن كبيرة كسك وارسل على خواردن بمري فهو في مشيئة الله إن شاء عذبه وإن شاء غفر له بلام بري كافره وشي كافر هتا لا جهنم دمينه أو ديار رأي جمهور علماء السلوانية كاتك لا أتكش لقل بتوصل باسكرة وهروها لا حديث كش بكو عابدي وثن باسكرة لبو أويك وكو
وەکو ئیمام شەوکانی دەڵێ لەبەوەی کەوا زەجرمان بکە وعید و هەڕەشەیەکی زۆر توندە لەبەوەی کەوا ئینسان بگەڕێتەوە بەردەوام نەبی لەسەر عەرەق خواردن. جا لە دوای ئەوە خوای گەورە سوبحانه وتعالى هەر لە درێژەی ئاەتە لە ئاەتی دواتر دەفەرمی ئینەما یورید الشەیطان کەواتە شەیطان لۆ هەندێ واتان لێ دەکا کەوا ئەو محەڕەماتانە ئەنجام بدەن مەبەستی چییە؟ ئەن یوقع بەینەکم العەداوەة والبەغضاء تاوەکو دژایەتی و هەروە ڕق لێبوونەوە لە نێوانتان دروست بکە في الخەمر والمەیسر بەتایبەتی لە عەرەق و لە قومار. شەیطان محاورە دەکا و ئیرادەی ئەوەی هەیە کەوا دوژمنایەتی و ڕق لێبوونەوە لە نێوانتان دروست بکاتن لە عەرەق و لە قومار ويصدكم عن ذكر الله و هەروەها دوورتان بێختەوە کۆسپێک لە نێوانەنگۆ لە نێوان ذیکری ئەڵڵا دروست بکە و بە تایبەتیش وعانی الصەلات بە تایبەتیش دەربارەی نوێژ دوورتان بکاتەوە فهل أنتم منتهون ئەنگۆ واز لێ دەینن وەکو ئیمامی مەریش فەرمووی بەڵێ ئینتەهەینا ئیتر دیارە ئەو ئاتەش شتی زۆر تێدایە باسی بکەین بەڵام لەبەرتەوە بوونی کات دەوەستین لێرە بە پشتیوانی ڕەب العالمین لەوانەی داهاتوو دێین و خزمەتی و زیاتر باسی لێوە دەکەین. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.